ساڵانی و پیرۆز بیتن ئەف ساڵن چووی بخوشی و نەخوشی مەپڕێکردن لە هەر وەختێکی کو ئەم تیەگرتی بین مەسەرکەفتن دەستخۆی خستینە بویە داخوازش سەرجەم کوردستانیان دکەم ساڵانی ئولدەهاتیژی یەکگرتن و خوشڤیانە یەکدو بوو پارێزن داکو ئەم ژیت سەرکەفتی بین و بگەهینن ئامانجن خۆ В этот Новый год мы подарили ребятам много подарков, все, что они просили нас в своих письмах. Мы желаем вам счастья, здоровья, любви в Новом году. ئەم ئاهەنگە سازکراوە لەلایەن چاودێری کۆمەڵایەتیەوە بۆ مناڵەکان و ئێمەش حەزمان کرد بە بەخشینی چەند دیاریەک بە مناڵەکان بە پێی توانای خۆمان و هاوکاریان بین و لەگەڵیانە بەشدار بین لەم ئاهەنگایە وەکو هەموو وەکو ئەرکێکی نیشتیمانی کە لەسەر هەموو کتاکێکی ئەم کۆمەڵگایە پێویستە کە لەم بارەنا هەموارە و لەم وەسعایە پشتی یەکتری بگرین. هیوادارم بە زووترین کادۆ مناڵانە بگەڕێنەوە ناو باوەشی خانەوادەی خۆیان چکە هیچ خۆشیەک ناگابەوەی ئەو مناڵانە بگەڕێنەوە ناو خێزانەکانی خۆیان و لە ناو ناز و نیعمەتی خێزانی خۆیان ناپەروەردە بکەن. بازارش خۆت دەزانی بەعام قەیرانە ئیمڕۆ هەر ئەمڕۆ نیە ئەوە نێزیکەی چەند ساڵە وایە بازار نەوعیەتی قوماش پێشوو معمەل هەولێرە بوو معمەل حاجی یونس بوو مووسڵ سەمان هەبوو ئی مووسڵ عینەن لە قەدەر ئینگلیزی بوو قماشی دەرەجەیەک بوو فەتەح پاشا هەبوو بەغدا یعنی ئەوانە زۆر شتێکی باش بوو ئێستا گشتی ئەوروپینە جا هەرزانە ئێستا وەکو جاران نییە پێشتر بە وەرەقەیەک بوو بە 8,000 بوو بە 9,000 بوو ئێستا 5,000 بە دوورینەوە یعنی حسابی ئەوڕۆ دەکەین قەیرانی ئەوڕۆ بازاری ئەوڕۆ. بەتاکید پێشترێ زۆر باشتر بوو لە ئێستا بازارەکە ڕوو لە کەسبوون دەکاتوانە خەڵک پارەی پێ نییە لە ئێستا خەڵک پارەی پێ نییە مشتری هەیە جلچیش دەکرێتن بەس کەس تاڵبی سعری زۆر نییە سعرەکان بەعام کەم بوویتەوە بازارش لەگەرەوەی تاسیری زۆر کردیە نەورۆز جەژنی کوردان و جەژنی خەیاتانیشە